پێگەهشت مەزن بوو ددانەویە شیری نەکەفت ئەف ددانە هەر دێمێنێ دناوا دەوێویدا یانجی دەهێتە دەرئینان ئەگەر ناواتە دەرئینان زیان بە پیان دەکەوێت یان نە بەخۆی هیچ زیانێکی دروست ناکە ئەو حاڵەتانش ئەمە زۆر دەبینین یعنی لە هەفتەکەی کە نەخۆشێکمان هەبوو 42 ساڵ بوو هێشتا دانی شیری مابوو ئەو حاڵەتانە هەیە بەدەگمەن هەن زۆر یعنی باو نییە بەڵام ئەو حاڵەتانە هەیە دانی شیری دەمینێتن هیچ زیانێکیشی لە بۆ دروست ناکات و سەبەبەکەیشی چەند شتێکە مثلەن ئەو ددانە لۆ هەتا ئێستا ماتۆ یا خۆت ئەو تەلەزگماشی ڕاددانە هەمیشەیەکەی نییە لۆ دانە شیریەکەی هەرماوەتەوە لە جێخۆی چونکە کە ددانی شیری دەکەوی کووە ئەو پرۆسەی ئەو ددانە دەکەویتن ددانە هەمیشەیەکە چینێک لە خانەی لەسەرە وا دەکا ڕەجی ددانە شیریەکە دابخورێتن یەکسەر دانە هەمیشەیەکە لە جێ دێتن فئەگەر ئەمە دانی هەمیشەیمان نەبیتن ددانە شیریەکە ناکەویتن هیچ کێشەیەکیشی لە بۆ دروست ناکاتن بەڵام لە هەندێک حاڵەت دەبینین قووەتی نامینێت یا خۆت دانەکە کلۆر دەبی تێک دەچیتن لەوانە ئەمە دکتۆرەکە پشکنینی لۆ دەکات و پێی دەڵێتن کە باشتر وایە مەسەلەن هەڵی بچێشی و چاندنی لە جێی دابنێەوە ئەوەش بەپێ ئەوەی کە پشکنی لۆ کرێ بەڵام هەتا تەمەنەکی باشیش خۆی دەگریتن ددانی شیر زۆر باش